ئێمە وەکو دانیشتوانی گوندی قەمتەران داواکاریەکەمان هەیە تەنیا چاکردنی ڕێگا ئەو ڕێگایی کە لە بینی ناحیەی چوارقوڕنە و خدرانە کە دەکەوێتە سەر قەمتەران بەناو قەمتەرانەدا دەرەچێت کەمتر لە کیلۆمەترێکە تاکە داواکاری ئێمەوە چاکردنی ئەو ڕێگایە کە ڕۆژانە بۆ خۆیان بەرپرسەکان بێدادەین و دەچن بەڵام نایبینن ئایا هۆکاری چارنەکردنی نازانێت چییە ئەوەش بەڕاستی دەلالە لە نەبوونی حکوومەت دەکاکە لەو ماوەیە جیەتی ئیداری و حکومیەکان زۆر کەم تەرخەم و کەم ساردن و داواکاری ئێمەش و خەڵکەشتەنها ئەوەندەیە ئەو جادەیە کە کەمتر لە 1 کیلۆمەترە چاک بکرێ جاقیر دەکرێت چیمەنتۆ دەکرێت و تەقریبی ناحەیەک و 20 گوندی بەسەرەوەی کە بەناو قەمتەراندا دەچێت بۆ ناحیە خدران و گوندەکانی دەوروبەری ئەگەر جوابمان نەدەنەوەم جارە خۆپیشاندانێکی هێمنانەمان کرد لەوانەیە ئەو جارە توند و توژی شێدا بکەوێتەوە خۆپیشاندانەکە فراوانتریش بێت.